ئەمڕۆ یەکەمین ڕۆژی ڕەمەزانی 1438 کۆچیە بەرامبەر بە 27 پێنجی 2017 بە پشتیوانی خوای پەروەردگار ڕاستەوخۆ لە خزمەتانە ئەبم بۆ پێشکەشکردنی چەندین دەرس دەربارەی چیرۆکی سەیدینا موسا عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام. چیرۆکی ئەم کەڵە پیاوەی مێژوو کە یەکێکە لە پێغەمبەرانی بەڕێز لە نەبی لە ڕەسوول لە ئولو العەزم. نەبی ئەو کەسەیە کە لە نێوانی دوو پێغەمبەری خاوەن پەیامە هاتووە و قەومەکە ئەجێڕێتەوە سەر پەیامی پێغەمبەری پێشوو. ڕەسوول ئەو کەسەیە کە پەیامی سەربەخۆی خۆی بۆ هاتووە ئەیگەێنێ بە قەومەکەی و لە نێوانی ئەم ڕەسوولانەشە سەلامی خوایان لێبێ پێنجیان پێیان ئەوترێ ئولو العەزم. ئەم پێنجەش ئەوانن کە لووتکەی پێشەوایەتی پێغەمبەرانی تر و بەشەریەتن. سەیدنا ئادەم و سەیدنا نوح و سەیدنا ئیبراهیم و سەیدنا موسا و سەیدنا عیسا و سەیدنا محەممەد عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام. ئادەمی تیانە بوو، سەیدنا نوح و ئیبراهیم و عیسا و موسا و محەممەد سەلامی خوایان لێبێ. سەیدنا موسا ناوی موسای کوڕی عیمرانی کوڕی قاهفی کوڕی لاوی کوڕی یعقوب کوڕی ئیسحاق کوڕی ئیبراهیمە. خانەوادەیەکی بەڕێزی دینداری و سولالەیەکی پێغەمبەرن. وشەی موسا لە ئەسڵا ئەوترێ کە مو لەگەڵ شێ ئەسڵەکەی شێیە، مو بە مانای ئاو، شێ بە مانای جا، لەبەرەوەی کە بە مناڵی خستیانە سندوقەکە و سندوقە شێنای بەرەو ماڵی فرعون واتە ئاوەکەی نیل هێنای بەرەو ماڵی فرعون و بە جایەکەوە جرسایەوە، لەبەرەوە ناوێنرا موسا کە بە حیبری پێی ئەوترێ، یعنی هیبرۆ، زمانی هیبرۆ پێی ئەوترێ موشێ. سەیدنا موسا سەلامی خوای لێبێ لەم چیرۆکەیە کە باسی ئەەکەین بەسەرهاتی زۆر زۆری بەسەر هاتووە، وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ فەرمێن بۆیە ئەوەندە باسی خۆی و بەنی ئیسرائیل کراوەتەوە لە قورئانە، لەبەرەوەی ئەو قۆناغانە و ئەو حاڵەتانە و ئەو بارودۆخانەی کە ئەوان تێیکەوتون ئومەتی محەممەدیشی عەلەیهی سەڵات وەسەلام تێ ئەکەوێ و پیایە ئەڕوە. سەرەتای چیرۆکی سەیدنا موسا عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام بە سوورەتی قەسەس دەست پێ ئەەکەن. سوورەتی قەسەس سوورەتێکە 49یەمین سوورەتە کە هاتووەتە خوارەوە، دوای سوورەتی نەمل و پێش سوورەتی ئیسرا هاتووەتە خوارێ، کەوا بوو ئاەت سوورەتەکە مەکیە.